ڕێزی ئەوکو گەنجێک تا چەند چیڵی لەسەرم دۆخی کە دروست بووە بەخوای گەڕ و فەرتانەیە وەڵی گورە ئەم شەڕ و فەرتەنەی چی وەڵی ژیان نەماوە بە ذاتی خوا منەم شەو مناڵی وردمانێ لە ماڵ ئەم شەوە تا بەیانی مناڵ نەخەوتووە کەس نەخەوتوە لە ئێمە ئەم لە ترس و خەڵکە ترسێ ئەی بۆچی ئەترسێم خەڵکە لەبەر ئەم شەڕ و شۆڕە ئەم شەڕی ئێران و ئیسرائیل کەس خەوی لێ ناکات خەڵکە ترسێ کە ئەم شەڕە پشکی ئاگرەکەی بەر کوردستانیش بکەوێ بەڵێ بەڵێ ئەم شەو من چەنا خۆم جۆم لێ بووە کە موشک بە ئاسمانی سلێمانیان ڕۆیوە ئەم شەوەکە من بەڵێ چەنێ ئاگام لێ بوو موشک بە سەر ئاسمانی سلێمانیان ڕۆیوە دانێ بەربێتەوە ئەی چۆن ناترسم بەرە وڵا ترسم خۆم خۆشێت تازە گەنجم تازاڵەچم هێشتا تەمەنێکم نەکردووە تا حەزم بە تەمەن نەبێ ئەم جەنگە بەڵێ تا چەند ینی ترس و دڵڕاوشی لەناو خەڵکا دروست کردووە تۆیەکی لەو کەسانی کە ترسە هەیە وایە تۆ لە ژیانی خۆت دەترسیان بەنە منە خەمی ئەوە تا دۆخی کوردستان تێک بچێت وڵی دۆخی خەمی ئەومە کە دۆخی کوردستان تێکچێ وەکو سووریامان لێنێ وەکو هەنێ وڵاتمان لێنێ ئاوارە نەبین بەم لاولای پرش و بڵاو نەبین لەخوا بەزیابێ شوێنێ خۆشمانێ وڵاتی خۆشمانێ بۆچی شوێنمان لێ تێک بچێ ئەی بەبوونێ ئەم شەڕەوە هیچ ئیسفادەیەکی نییە ئەم ترسا پێویستەکە ئای چۆن پێویست ناگەڕەوەڵا شەڕەکە لەگەڵ کوردانیە ئەخر باشە لەگە کوردانیە ڕاستە لەگە کوردانیە بەس تێ ئەکەوێتە بینیان بەڵێ لەو بینایە خۆ موشک بەکوێڕە بەسەر ئاسمانە هەڕۆ ئەوە موشکی خەڵەتی کردیای بە ئێرەیە ئەیوانە باشە بەشێک لە خەڵکی ئەترسن لە ئێستەوە ئەچن خوارد نەکڕن پێداویستەکانی ماڵەکڕن وەکو برنج و شەکر و ڕۆنەوەوانە ئەمە پێویستەکە بەڵێ ڕەوڵا پێویستەکە چۆن پێویست ناکە جەنگی جیهانی سێم ڕوونایە جەنگی ڕاستە جەنگی ژیانی سێم ڕوونایە بەس پێویستەکە چونکە لەبەرەوەی دوو ڕۆژی تر ئەمەم شەڕە کە تەواو زۆر گەورە بوو بەڵێ زۆر گەورەتر بوو شت گرانە بێ شت خۆت زانی چۆنە شت خۆمان لە ئێرانەوە بۆمانێت لە وڵاتەکانی تروا بۆمانێت شت ئەوەی تر گرانە بێ کابرا و کاتە پارەیەوەی پێ نییە کە بچێ پێداویستیەکان بکڕێت هیچێک لەوە کارانی کە خەڵکی لە ئێستەوە ئەترسێ و لە دڵە ڕاوچیایەوەیە کا ترسێ دوو ڕۆژە شت گران بێگەر جەنگەکە بەردەوام بێ بەڵێ گرانە بێ ئەی چۆن من ئەم شەوەکە نیوەی خزمم زۆرە لە ئێران نیوەی خزمەکانم لێوە هاتوون بۆ ئێرە